بارەی ئەو قسە باسی کە لە چەند ڕۆژی ڕابردووەوە دەوترێت بەریتانیا کار بۆ یەکلایکردنەوەی کەیسی 20,000 پەنابەری عراقی و ئێرانی دەکات. بابزانینەوە تا چەند ڕاستە بەریتانیا چۆن گەشتووە بۆی ئەم بڕیارە بات، ئایا بە خێرایی کەیسەکانیان یەکلا دەکرێتەوە. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مەحسین حەمە، ڕایشکاری یاسای پەنابەران ڕاستەوخۆ لە بەریتانیا و لە بەرمینگامەوە لەگەڵمانە. کاک مەحسین سڵاو لێ بێ بەیانیت باش. ئەگەر پێمان بڵێن ئەم بڕیاری بەریتانیا لا چیەوە سەرچاوی گرت؟ سڵاو بانی ئێوەش و بینەرانیش باش، زۆر سپاس. بەڵێ ئەم پێڵەن ئەم قەراری کە هۆمۆفیز وەزارەتی ناوخۆ ئێمە بە هۆمۆفیز ناوێ بین بگۆرن کە بەردەماوە لەبەرەوەی ڕاهاتووین لەسەر ئەم وشەیە. ئەمە خۆتان نەزان لە ماوەی 2 ساڵی ڕابردووە هۆمۆفیز فشارێکی زۆری لەسەرە لەبەرەوەی کەسێکی پەنابەرێکی زۆر ڕووی کردوتە ئەم وڵاتە بەهۆی بەلەمەوە خود بەرەوەی بەلەمی بچووکەوە چووکەوە. ئیتر هەڵکێکی زۆر لە چاوەڕوانیایە هۆمۆفیسیش فشاری زۆر لەسەرە ناتوانێت ئەو کێسانەیەک لای بکاتەوە. ئەوە بوو ڕیشی سوناک ساڵی پارکە یەکێک لە بەڵێنەکانی کە بە خەڵکی بەریتانیا بوو کە ئەو کاتی کە ویستی ببێ بەسەرۆ وەزیران بڕیاری یاوێکێک لە خاڵە سەرەکیەکانی ئەوە بێتکەوە ئەم کەیسانە کەیسی پەنابەران یەکلایی بکاتەوە وە کەمیان بکاتەوە نسبەتەکانیان. ئیتر ئێستا هاتوتە سەرەوەی کە لە مانگی دوو بڕیارێکیاننا ئەو 12,000 ئەپلیکیشن یعنی فۆرمی زانیاری بنێرن بۆ پەنابەرانی ئەریتریا و لیبیا و ئەفغانستان و سووریا. بەڵام ئەمە کافی نییە بۆ ئەوی لەبەرەوەی نزیکەی 120,000 کەس لە ئوتێلەکانە چاوەڕێی ئەوەیە کە چاپێکەوتنیان لەگەڵا بکرێت. ئیتر ئەو بوو لە هەفتەیە پێشەستەش بڕیارە نەکەوە ئەم بڕیارە عێراقی و ئێرانیش بگرێتەوە، پەنابەرانی عێراقی و ئێرانیش بگرێتەوە 20,000 فۆرم ئەنێرێ بۆ ئەو کەسانەی کە شمولیانەکە یاخود ئەو بڕیارە ئەیانگرێتەوە بۆ ئەو کەسانەیە کە لە پێش 28/6/2022 هاتوونە ئەم وڵاتە و تا ئێستا چاوەڕێی چاپێکەوتیان لەگەڵان نەکراوە و کەیسەکانیان یەکلای نەکراوەتەوە. باشە، هیچ بڕیارێکەیە بۆ ئەوەی کەیسەکان جیا بکرێتەوە و کەیسانەی کەیسەکانیان بە شێوەیەکە ئەوان زووتر پێش بخرێنیان نا ئەمە ئەو بەرواری کە دیاری کراوەتە و بەروارە و کەسانی کە چ بێتن بەریتانیاوە بانگ دەکرێن و چاوپێکەوتنیان لەگەڵەکرێ یان بابزانی نایەمە ئەو کەسانەیە کە تاسێ چاوپێکەوتنیان لەگەڵ نەکراوە؟ بەڵێ وەکو پێشتریش ئاماژەم پێەیە ئەم بڕیارە بوو ئەو کەسانەیە کە لە پێش 28/6/2022 هاتوونەتە ئەم وڵاتە و چاوپێکەوتنیان لەگەڵا نەکراوە. ئەمە بۆ کەمکردنەوەی فشارە لەسەر وەزارەتی ناوخۆ لەبەر ئەوەی هەر کەسێک کە ئاچێت بۆ چاپێکەوتن لەبەرەوەی ئێستا لە کاتی کۆرۆناکەەوە چاپێکەوتنی ڕوبەڕوو نەماوە بە سکای بکرێت وەکو چۆن ئێمەستا قساکەین ئیتر کاتێکی زۆر ئەخانێ نزیکی 4-5 سعات ئەنتەروی ئەخانێ بگرە زیاتریش. ئێستا ئەم فۆرما کە ئەنێدرێ ئەبێ لە ماوەی ئەو کەسانی کە شمولیانەکە بۆ ئەو کەسانەیە کە تا ئێستا چاپێکەوتنیان لەگەڵان نەکراوە لە پێش 28/6/2022 هاتوونە ئەم وڵاتە ئەو لە ماوەی 30 ڕۆژابێ ئەم فۆرما پڕ بکەنەوە و بینێرنەوە بۆ وەزارەتی ناوخۆ. ئیتر وەزارەتی ناوخۆ چاوی پێخشێنێ ئەگەر توانیان لەسەر ئەم ئەساس ئەم فۆرمە بڕیار لەسەر ئەو کەسە بدەن ئەوە بڕیارە دەن ئەگەرنا بانگێکەن و چاپێکەوتنێکی کورتی ئەەکەن نەوەکو بە 5 سعات لەوانەیە بە سعاتێک نیو سعاتێک ئەگەر زانیارێکی زیاتریان بێت لێ بکەن و ئیتر ئەو کاتە بڕیاری لەسەر بن. باشە کاک مەحسەن، هیچ شتێکەیە بۆ ئەمانە ئاسانتر کەیسەکانیان یەکلا بکرێتەوە و وەڵام وەربگرن جواب وەربگرن؟ بەڵێ وەڵی من ئەم فۆرمە خۆی ئەوە نییە کە بڵێ هەر کەسی ئەم فۆرمی نرد یەکسەر جوابی پێدرێ، بەڵام ئیشەڵا تەمەناکەین کەوا بێت ئەم فۆرمە تەنها بوو ئەوەیە کەوا کەیسەکانیان یەکلای بکرێتەوە کە مقابلەیان نەکردووە. ئیتر ئەکەوێتە سەر کەیسەکانیان بەڕاستی خەڵکی کوێ و لەکوێوە هاتەوە کەیسەکانیان چێ لەسەر ئەساسی چییە. بەڵام من
پامێکم هەیە بۆ پەناخوازانی بەڕێز کاتێک کە فۆرمەکانیان بەدەستەگا هەتا بتوانن لە ڕێگەی پارێزەرەکانیانەوە لە ڕێگەی کەسانی شارەزا بە شێوازێکی ئەکادمی و یاسایی فۆرمەکە پڕ بکرێتەوە بنێدرێتەوە لەبەر ئەمە ئەم فۆرمە دوان ڕۆژی ئەو کەسەیە بەڕاستی نەوەکو هەر کەسێت مەسەرن زمان بزانێ بۆ بۆی بڕکاتەوە و فۆرمەکەەوەنە ئاسانیەکو بە ئاسانی سیر بکرێ و بە بەسیتی سیر بکرێت لەبەرەوەی ئەمە کەیسەکەیەتی لە جیاتی مقابلەکە لەوانەیە بم فۆرمە جواب وەربگرێت ینی مەبەستەوەی بابەتەکە بە جدی وەربگرن و بە تەواوی فۆرمەکە پڕ بکەنەوە ئەشێ هەندێم کەسە لە ڕێگەم فۆرمە و دیاری بکرێ بەتەکی دەبێت زۆر بە جدی وەری باشە یاسایی خۆیان کەسی ڕۆژە بنێتێتەوە بۆ ئۆفیس کاک مەحسن پێتان وایە هیچ گۆڕانکارێک لە سیاسەتی بریتانیا ڕوویە بێ بەرامبەر بە پرسی پەنابەران وڵی وەکو پێشتر ئاماژەم پێ لە چەند ساڵی ڕابردووە حکوومەتی بەریتانیا فشارێکی زۆری شەقامی لەسەر خەڵکی بەریتانیا بەڕاستی لەبەرەوەی لە ماوەی ئەم 2-3 ساڵەیە خەڵکێکی زۆر ڕووی کردوێتە ئەم وڵاتە خەڵکێ ماوەی 2 ساڵ زیاتر لە ئوتێلەکانە مێنێتەوە حتا ئەم هۆتێل هەیە نزیکی 500-600 نەفەری تایە لە گوندێکی بچووکە ئوتێلێکی تایە تەنانەت ئێستا شوێن هەیە گەشتیار ناتوانێت ئوتێل حیجزکە کە بۆ سەردانکردن نیە بۆ وڵاتەی تر بەڕاستی بە تایبەتی ئەم حکوومەتی کۆنسەرڤەتیڤ کە پارتی پارێزگاران ڕیشی بە سەرۆکایەتی ڕیشی سوناک و وەزیری ناوخۆ سوی لە بەرێزمان کە بڕیاریان ناکە ئەم کەیسی پەنابەران بە تەواوی یەکلایی بکەنەوە لەبەرەوەی ناکرێت هەر خەڵک ئاوا بێت و چاوەڕوان کات و ئیتر ئەوە تا مەسەلەی ڕواندان هێنا ناو باسەکانە و ببورە ئەگەر دووبارەی پێ نەبوو زەحمەت نەبێت بەڵێ گوێمان لێتە فەرموو ئەوە بوو مەسەلەی ڕواندان هێنا ناو باسە و کەسانێکەوە بەنایاسایی بن علەساس بنێنرێن بۆ وڵاتی سێم یاخود وڵاتێکی سەلامەت لەوانەیەکێک ڕوان دەبوو یاخود قانونێک دەرچووە ئەوانەی کە ئێستا بە تەواوی تێنەپەڕیوە بەڵام مەرحەلەیەکی تێپەڕانوە لە پەرلەمان هەر کەسێک بەنایاسایی بێتە ئەم وڵاتەوە کەوا بۆی هەیە بۆ نزیکەی 4 ساڵ زیندانی بکرێت و بنێرێتەوە بۆ وڵاتەکەی خۆی بەڵێ کاک مەحسن دوا پرسیارمەوەی پێشنیارە چییە بۆ کەسانی کە دەیانەوێت ئێستا ڕوو لە وڵاتی بەریتانیا بکەن بە تایبەت بەشێک لە گەنجەکانمان خەونیانەوەی بگەنە بەریتانیا ئێوە لەوێن و ڕاوێژکاری پەنابەرانن پێشنیارە چییە یعنی چیان پێ دەڵێ بێن نێن بێنەوێت چارەنووسیان چییە بێ کە ئێستا بێن بەڕاستی ئەمە دارێکی قورسە من ناتوانم بە کەس بڵێم مێ یاخود وەرە لەبەرەوەی زۆر جار ڕوبەڕووی و پرسیارانە بینیتەوە کە بێشێک ئەڵەی مێن بۆ ئێرە یاخود بێن بۆ ئەوروپا ئەو شوێنە نییە کە خەونی تۆی تیابەدی بێت پێمان ئەڵێن ئەڵێ تۆ خۆت بۆ نایتەوە لەوێ خۆی لەوێ گوتومانە ئێمە چەند ساڵێکە لێرە من خۆم نزیکی 24-25 ساڵە لێرەم ئەو کاتە بارودۆخ جیاواز بوو ئێستا بارودۆخ جیاوازە بەڵام ئەگەر یەشن ئەبێ بە تەواوی ئەو کەسە خۆی یەکلایی کردبێتەوە بێ بزانێ بۆ چیت بۆ ئێرە ئەبێت کەیسی باشی هەبێت ئەمە نییە هەر خەڵک بەڕاستی خۆی بداتە دەستی قاچاقچی و بێت ئەم وڵاتە و پیژانی خۆی بخاتە مەترسیەوە من قەت هەرگیز لەگەڵ ئەویان نیم کە ئەم ڕێگە مەترسیدارە ببڕیت و سواری بەلەم بیت و ژیانی خۆت خەیتە مەترسیەوە بەڕاستی سپاس دەکەم کاک مەحسن حەمە ڕاوێژکاری یاسایی پەنابەران لە بەریتانیا و لە بەرمینگامەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت خۆشەویستان بەڵێ کاک مەحسن فەرموو ئەمەوێت تەنها ئەوە دووبارە بکەمەوە داوا لەو پەنابەرێ بەڕێزانە ئەکەم هەر کەسێک کە تا ئێستا پارێزەری نییە هەوڵ با بە زووترین کات پارێزەر پێیا کات و کاتێک کە فۆرمەکەی پێگات یاخود ئەدرەسی تەواوی لای هۆمۆفیس بێت لەبەر ئەوەی ئەو پەنابەرێ بەڕێزانە زۆربیان کێن بۆ ئێرایی تر ئەدرسەکەی خۆی بەجێڵێ ئوتێلەکە بەجێڵێ ئەدرس لای کەس و کار و برادر و دۆست و ئەمانە
ئەدرسی ئەبدەیت بێ لای هۆم ئۆفیس بەرەوەی کاتێک کە فۆرمەکەی بەدەستدەگات ئاگادار بێت و یاخود پەیوەندی تەواوی لەگەڵ پارێزەرەکەی هەبێ هەر کاتێک فۆرمەکەی بەدەستگەین لە کاتی دیاریکراوی توان لەلایەن پارێزەرەوە لەلایەن کەسی شارەزاوە بە شێوازێکی یاسایی پڕ بکرێتەوە بەرەوەی ئەمە سپاس مستەقبەلی ئەو کەسانەیە بەڕاستی. سپاس دەکەم کاک مەحسن حەمە ڕایشکاری یاسای پەنابەران سپاس بە ڕوونکردنەوەکان.